بەردانەوەی فڕۆکەیەکی جێتی لەشکری رووسیا لەسەر سنووری سووریا لەلایەن تورکیاوە نیگەرانی جدی سەبارەت بە تۆڵاستانەوە لەلایەن موسکۆوە هێناوەتە گۆڕ. ڤلادیمیر پوتین بە ڕاوێژێکی توند سەبارەت بە تورکیا دەدووە. زیانی ئەمڕۆ بۆ ئێمە لە پشتەوە ڕاخەنجەر لێدانی هاودەستانی تیرۆریستان بوو. تورکیا دەڵێت جێتەکەی رووسیا هاتە نێو هەریمی هەوایی وڵاتەکەی و 10 جار هوشداری پێدرا و بە گرنگی نەگر پێشەوەی بیخەنە خوارەوە. رووسیا حاشا دەکات کە فڕۆکەکەی سنووری بەزان bێت. Sınırlarımızın güvenliği söz konusu olduğunda, ülkemizin bu ateş çemberi içinde... هەمووان دەبێت بزانن کاتێک وڵاتەکەی ئێمە بڵێسەی ئاگر دەوری داوە و پارێزراوی سنوورەکان و ژیانی هاوڵاتیانی ئێمە لە مەترسیدا بێت، ئێمە هەموو چەشنێک خۆبەخشی ئەنجام دەدەین و پارێزگایی لە خۆمان دەکەین. کاربەدەستانی تورکیا سکاڵا دەکەن رووسیا گوندەکانی سەرهەڵداوی تورکمانی لە سنووری ناوچەکە بۆمباران کردووە بۆی پشتیوانی لە هاوپەیمانی خۆی ئەسەد بکات. رووسیەکان بە جۆرێک لە سووریادا ڕەفتارەکەن کە هەر کەسێک لەگەڵ ئەسەد نەبێ بە تیرۆریستی دەزانن. رووسیا دەڵێت هێلیکۆپتێرێکی گەڕان و فریاکەوتن کە بۆ ناوچەکە نێردرابوو ئەویش لەلایەن سەرهەڵداوانی تورکمانەوە بەردراوەتە خوار. لە دەمێکدا کردارەکانی لەشکری تورکیا پەیامێکی ڕوونی نارد مەترسیدارن و ڕەنگ بێت سەرنجامیان بەدوادا بێن. بازرگانی لەگەڵ رووسیا و هەروەها گەشتیاری رووسیا گەلێک گرنگە. نازانم داخۆ گەمارۆی فەرمی لەبەر چاو دەگرینیان نا، بەڵام سیاسەتوانانی رووسیا لە سەرووی گەمارۆکانی نافەرمیدان. بەڵام رووسیا وێ ناچێت لە دژی تورکیا وەڵامی لەشکری بداتەوە لەبەرەوەی ئەندامی ناتۆیە. ناتۆ هاوسۆزی خۆی لەگەڵ تورکیا دەربڕی و داوای لەسەرخۆی و کەمکردنەوەی گرژی کرد. سەلاحی پیرۆتەیی دەنجی ئەمریکا.